ئەو ئۆپەراسیۆنە سەربازیە بەشێکە لە پیرانگێڕیەکی نێودەوڵەتی، بەشێکە لەو پیرانگێڕیەی کەوا ئێستا لە ڕۆژاوای کوردستاندا ئەنجام دەدرێت. ئەمە تەواوکەری ئەو پیرانگێڕیەیە کە لە ڕۆژاوای کوردستان ئەنجام دەدرێت بۆ ئەوەی شۆڕشگەرانی کورد، بۆ ئەوەی ئیرادەی ئازادی خوازی گەلی کوردستان لەناو ببردرێ و تەسفیە بکرێ. ئەمڕۆ ڕۆژاوایە بەیانی باشووری کوردستانە، پێویستە هەمومان ئەو حەقەتە بزانین. ئەمڕۆ هەواڵ دەم هات و هەواڵ جەمیلە، بەیانی من و تۆ کەسێکی ترین. وەکو باسم کرد ئەم پیرانگەریە تەنیا تایبە ڕوبەڕووی پەکەکە نەبۆتەوە، تەنیا ڕوبەڕووی ڕۆژاوا نەبۆتەوە، بەڵکو ڕوبەڕووی هەموو کوردستان بۆتەوە. پەکەکە بجووتنەوەی شەهیدانە، هیچ کاتێک دەستبەرداری خوێنی شەهیدان نابێت. ئەم کردە تیرۆریستیەش بێوەڵام نابێت، بێتۆڵە سەرنەوە نابێت. پێویستە هەر کەس بزانێت، هەر کەس گوێی لەم تێگەیشتنە بوێت. پەکەکە بزوتنەوەیەکی ئازادی خوازی کوردستانە، لە پێناوی هەموو کوردستاندا تێکۆشان دەکات. دۆزی ڕەوای گەلەکەمان و تێکۆشانی بزوتنەوە ڕزگاری خوازە نیشتیمانیەکەی هەردەم ڕوبەڕووی هەلومەرجی ئاڵۆز و ڕەوشی ناجۆر بۆتەوە کە بەردەوامم تێکۆشانە نەک هۆکاری زاتی و توانا و وزەی ئامادەبوونی تێکۆشان و قوربانیدان و فاکتەری یەکلاکەرەوە بوونە، بەڵکو هەلومەرجی بابەتی و بە تایبەتی کارتێکردنی ڕەوشی هۆکاری هەرێمایەتی و نێودەوڵەتی زۆر جار لەسەر ئاراستەکردنی ڕووداوەکان لەسەر جەموێزگەکانی خەباتی گەلەکەمان فاکتەرێکی کاریگەر بووە. بەڕێزان، واجارێکی دیکە و بۆ چەندین جار دەوڵەتی فاشیزمی تورکیا هەموو پێوەر و بەهانێ و دەوڵەتەکان دەبەزێنێ و کەسانی تێکۆشەری گەلەکەمان دەکاتە ئامانج و شەهیدیان دەکات. ئێمە لە حیزبی شووعی کوردستان ئیدارەی ئەم جۆرە کارانە دەکەین، داوا لە کۆمەڵگای نێودەوڵەتی دەکەین کە فشاری تون بخەنە سەر ڕژێمی تورک بۆ ئەو پێشێلکاریانەی لە باشوور و ڕۆژئاوا ئەنجامی دەدات. هەروەها پێویستە حکوومەتی فیدراڵی عێراق بێدەنگ نەبێت لە بەزاندنی ئاسمانی وڵاتەکەی و سەری ڕێزی بۆ هەردوو شەهید هەواڵ دەمهات و هەواڵ جەمیل نەوی دەکەین.